ئەی بەنی ئادەم، تۆ بەدەستی ڤایرۆسێکی بچووکەوە ئەژنۆت شکاوە. دڵنیا بەمە غەزەبێکی بچووکی خوای گەورەی واگەردوونی مەڵاز داوە. هەموو بوونەوەر بەدوای دەرچەیەکدا دەگەڕێن بۆ ئەم ڤایرۆسە بچووکە، بەڵام ڤایرۆسەکە کاریگەری خۆی زیاتر دەردەخات و مردن و توشبوون ڕوو لە زیادبوونە. هەموو کوچە و کۆڵانێکی جیهانی گرتوتەوە، هەموو مرۆڤێکی سەرەم زەویە لی دەترسێت. ئەمە چی بوو پەروەردگارە؟ هەموو مرۆڤایەتی بەچۆک داهێنا. بەڵێ ئەی خودا، هەر تۆی دەسەڵاتی ڕەهات لایە، لێبوردەیت لە سزادان و ڕەحمەتت لە غەزەبت فراوانترە. وەکو خۆت دەفەرموویت، ڕەحمەتم پێشی غەزەبم کەوتووە. سا خودایە ڕەحمێ بکە بە مرۆڤایەتی و ڕەحمی زۆر و گەورەی خۆتمان دووبارە و چەند بارە نیشان بدە بە نەهێشتنی ئەم سزا گەورەیە و کۆتایی هێنان بە ڤایرۆسی کۆڕۆنا. ئێستاش ئەی مرۆڤ، بیر لە گەورەی خوددا ناکەیتەوە.